بە گوتەی دەسەڵاتدارانی میسری ئەوەی دوێنێ زانیاریان لەسەر بڵاو کردەوە دەڵێن تیمێکی شوێنەوارناسی میسری گۆڕێکی دێرینی خانمێکیان بە ناوی هێدپێد دۆزیوەتەوە ئەوەی بڕوا دەکرێت بەرپرسێکی باڵای کۆشکی شانشینی بوو بێت لە میانەی کۆتایی بەرەو بنەماڵەی پێنجەم. دۆزینەوەی ئەم گۆڕە لە سەروبەندی کاری گەڕان و هەڵکەندندا بووە لە گۆڕستانی بەشی خۆرئاوای جیزە ئەوەی کە بەرپرسانی باڵای ئەو شانشینە دێرینەی لەخۆ گرتووە و ئەم گۆڕستانە لە ساڵی 1942دا لە میانەی کار و هەڵکەندنی شوێنەوارناسیدا دۆزرابووەوە. گۆڕە دۆزراوەکەی ئەم خانمە بە نیگار و وێنەی ژیانی میسری کۆن ڕازاوەتەوە کە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 4000 ساڵ لەمەوبەر. تیمی شوێنەوارناسی میسری جەخت لە گرنگی و بایەخی ئەم گۆڕە دۆزراوەیە دەکەن ئەمەش بەهۆی تایبەتمەندی ئەوەی کە هیچ خانمێک بە تەنیا هەر خۆی نەنێژرا بوو.